سڵاوتانە ببینێرانی شاپرێس. گفتوگۆ دەکەین سەبارەت بە دوایین هێرشی سوپای تورکیا بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان، هەروەها نیگەرانی هاوڵاتیانی ناوچە سنووریەکان سەبارەت بە بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە کوردیەکان سەبارەت بە ئەو هێرشانەی سوپای تورکیا و دوایین گۆڕانکاریەکانی هێرشی سوپای تورکیا. لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنی گفتوگۆ دەکەین سیاسەتمەدار. مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتە دوار سپاس بۆم دەرفەتی کە بە ئێمەت بەخشی. بەگشتی هۆکاری هێرشەکانی تورکیا، دوایین هێرشی سوپای تورکیا بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان چییە؟ خۆی ئەگەر باسی هێرشی تورکیا بکەین، ئەمە زیاد لە 20 هێرشی تورکیا بۆ ناو باشووری کوردستان بە حوجەتی گەڕان بە دوای پەکەکە و شەڕ لەگەڵ پەکەکە. هێرشی ئەم جارەیان جیاوازەکەی ئەوەیە کە یەکەم جارە ئاوا بەڕەسمی هێزی پیادەڕە و هێزی ئاسمانی تەیارەی F-16 و ئینزالی جەوی دابەزینی چەتربازەکان پێکەوە هەمووی هێرش بکەن بۆ سەر ئەو ناوچانی کە ئەوان شکیان لێ پەکەکەی تیابێ. هێرشەکە چەند ڕۆژە درێژەی کێشەوە، هەرچەند لە زمانی وەزیری بەرگری تورکیاوە پێرێ ئیعلانی کرد کە شەڕەکە زۆر سەختە، ئەو ناوچانەی پەکەکەی تیان سەخت و پڕە لە تونێل، ئێمە شەڕمان مەسان. بەڵام حەقیقەت وانە، حەقیقەتەکە ئەوان مفاجئەیە بوو بۆیان کە هەندێ ئینزالی جەویان کرد، ئەو مقاومە بەرخۆدانی بڵێن پێویستە نەبوو، دابەزین لە ئەرزیشەوە لە زەمینیشەوە پێشڕەویان کرد، ئیتر درون و تەیارەکانیان هاتن، بەڵام ئەمان بەرخۆدانێکی گەورەیان کرد. ئەوان بەرادەرانی پەکەکە و گریلەکان ئەیانزانی کە هێرشێکی وەکو خۆیان ئەڵێن یەکلاکەرەوە ئێتە سەریان، کە خۆیان ناویانە چنگی قوفڵ، یانی ئاوا قوفڵیان بکەن، بە تەماوە بوون کە ئەوەی بەردەستیانەکەی بیکوژن و ئەوەیشی ڕائەکە و ناوچەکە پاخەش بکەن بە حسابی خۆیان. مامۆستا ئەتوانین هێرشی سوپای تورکیا ئەو هێرشەی ئەم جارە بە شکست ناوی بێنین، شکستی هێنابێ؟ بەڵێ شکستی هێناوە. من ویستم باسی ئەوە بکەم. تامان پێشەوەی هێرشەکە بکرێ 2 ساڵە 2 ساڵ و نیویشی زیاترە ئەو گریلەکان ئیستیحکاماتی خۆیانەکەن، ئامادەکاری خۆیانەکەن، تاوقعیەوەیانە کرد کە گازی کوشندە بەکاربێنن، مستەلزەماتی ئەوەیشیان پیا کرد بوو لەم ماوەیە، سیلاحی باشیان پیا کرد بوو، درونیان هەیە. ئەوان هێزەکەیان کرد بە 3 بەش، وەکو من بیستمە لە میدیاکانیان: هێزی ژێرزەمین، هێزی سەرزەمین، هێزی ئاسمانی. هێزی ژێرزەمین ئەوانەیە کە وەزیری دیفاعی تورکیش ئاعترافی پێکرد کە پڕە لە تونێل و کە ئەوان دابەزین و ئینزالیان کرد، ئەمان شەو لە کونەکان و لە تونێلەکان بەیان هاتنە دەرەوە ئیبادەیان کرد. ئەمە زۆر مفاجەیەکی گەورە بوو بۆ تورکەکە. ئەوانی کە لە زەمین پێشڕەویان کردووە لەوانەیاندا زۆریان لێ کوشتن. تامان میدیای تورکی مەمنوعە وەکو بڵاوی ناکەنەوە. ئەمانە هەمووی سەبەب بوو کە هێرشەکە لێشکەرکێشیەکەیان شکست بێنێ و بەو جۆرە ئیعلانی کن کە ناوچەکە سەختە و کونوت کەلەبەری زۆرتایە، شەڕەکەمان بەست. بەڵام گەورەترین لووتکەی هەرێمی کوردستان کەوتۆتە سوپای تورکیا و ئەوان بە سەرکەوتنیش ناوی دەبن و لە دوانی ئەردۆغانیشدا باز لەوە دەکات کە تا کۆنتترۆلکردنی زاپ ناوەستن و دەڵێت ئەو ناوچانەی کە ئێمە ویستومانە هیچ ناوچەیەک هیچ شوێنێک نەماوەکە
سوپای تورک ئێستا لی نیشتەجێ نەبوو بێ. طبعا بۆ ئەو مەجبورە وا بڵێ ڕاستە خۆیان ئەوان بە درێژایی 200 کیلۆمەتر سنوور بە درێژایی 200 کیلۆمەتریان داگیر کردووە ڕبێ و مەعسکراتیان تیاداناوە جادایان بۆ کردووە ڕێگۆبانیان بۆ کردووە بە قوڵایی 50 تا 55 کیلۆمتر لە هەندوێ شوێن تا 6 کیلۆمتر هاتوونەتە پێشەوە هەدەفەکەی ئەوان دیارە کۆنتترۆلکردنی باشووری کوردستانە سەروەتی ژێرزەوی و هەدەفەکەیان ئامانجیان دەست بەسەراگرتنی سامانی ژێرزەوی و سەرزەویە ئەو شوێنانەی کە نزیکە لەسەر چاوەی ئاو ڕووبارەکان و زەی بادینان و ڕووبارەکانی تر هەمویان کۆنتترۆل کردووە لەوە پێشش و لەم هێرشیشیان لەسەر دوو لووتکەوە کوتم بە ئینزالی جەوی گرتویانە و بەڵام وەکو ئەوان مفاجئە بوو کە بەرەنگاری ئەو مەقاومە سەختە بوونەوە لیان کوژرا ئەی ئەگەر ئەوەی بۆ بە تیاری هەلیکۆپتەر وەزیری جەنگ دێتە ناو مەیدانی شەڕ و ئیعلانیەکە ئەڵێ شەڕمان وەستان وەزیری دیفاع خۆی ئیعلانی کرد کە شەڕ وەستا بەڵام وەزیری بەرگریان لە ئێمە سەرکەوتنمان بەدەستێناوە سەرکەوتن تەبان وا بڵێ بۆ ئەوەی مۆراڵی جێشەکە نەڕوخێ بۆ ئەگەر سەرکەوتن بواە شەڕ ئیسش بەردەوامە بوو ئیسش پێشڕەویانەکە چونکە ئەوانوتیان هەتاوەکو یا ئەیان کوژین یا لەسەر لە باشووری کوردستان وەکو خۆیانڵەن لە شیمالی عێراق دەریانەکەین بە دواوەیەن ئەم هێرشانە جارێ وەکو وتم ناوچە کشت و کاڵیەکان بەشی زۆریان داگیر کردووە لەوێ سەرچاوە ئاویەکانیان کۆنتترۆل کردو هەر لە زووە و بەتەمان لە 2023 کە ئیتیفاقی لۆزان تەواو ئەبێ هێرشی گەورەتر بکەن و حتا بۆ پیلانەکەیان وایە کە لە ڕێاسەتی ئەرکانی جێشی تورکیەوە ئەم خەبەرانە دزەی پێکراوە بڵاو بۆتۆ لە هەندێ میدیا تەناولیەکە کە ئیتیفاقەتەوە بێ ئەتیفاقی لۆزان بۆ 100 ساڵە ئەوان ئەڵێن ساڵی 2023 ساڵەکە تەواو بێ کە ساڵەکە تەواو بوو ئێمە ئەچینەوە جێگەی خۆی چونکە ویلایەتی مووسڵ و ویلایەتی حەلەب عایدی حکومەتی عوسمانی بووە وەختی خۆ کە ئێمە اتفاقە کراوە لەگەڵ مستەفا کەمال حکوومەت موافقەتی حکوومەتی تورکیا موافقەتی کردووە بەڵام پەرلەمان کە وەختە پێیان و مەجلیسی مەبحوسان ئەوان موافقەتیان لەسەر نەکردووە ئێستش میزانیەکی تایبەتی هەموو ساڵێت دائەنێن بۆ ویلایەتی مووسڵ مەقسەد بە ئەوەیە ئەوان بەتەمان لە 2023 کە 100 ساڵەکە تەواوە بێ هێرشی گەورە بکەن بۆ هەتا نزیکی کەرکووک بۆ ئەوەی نزیک بکەن لەسەر چاوەی غاز و نەوتی کەرکووک و ئەم ئیتیفاقی غازەیش کە ئەم زەجێ دروست کرد کە ئێران هاتە سەرخەت کە حکوومەتی عێراق هاتە سەرخەت و محکەمەی ئیتیحادی بڕیاریدا کە هەرێم ناتوانێت تەسەڕف بکا بە غاز و نەوتی عێراقۆ بەبێ پرسی ئێمە و بەبێ موافقەتی ئێمە بۆ مەعالەجەی ئەمە ئەوان ئەم هێزیان هێنا ئەم لەشکرکشیان کرد بۆ ئەوی زیاتر بچنە پێشەوە و زەخت بخەنە سەر حکوومەتی عێراق یا محکەمەی یان دەرچەیەک بدۆزنەوە بۆ ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی هەمووی دوو خاڵی ڕئیسیە مەسەلەی غازەکەی ئەم هێرشە دووهەم چۆن دەرچەیەک بدۆزنەوە بۆ ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی بۆ ئەوەی ئەو ئیتیفاقی غازەکە کردویانە بیفرۆشن بە تورکیا و تورکیا بچێتە دەرەوە بچێتە سەر بەحر و لە ڕێگەیەوە بیفرۆشن و ئەمەش دەمێکەیە ئەم پیلانیان هەیە دەمێکەیە کار بۆ ئەمەکەن چونکەوان تەواقعگەن غازی ڕووس کە لە ئۆکرانیا و هەتا ئیسر لە ئۆکرانیا و لە تورکیاوە ئەچێ بۆ ئەوروپا احتیمالە ئەو بۆریانە بتەقێتەوە بشکێ مؤسسەکانیان خراپ بکەن ئەمە بۆ فریاکەوتنی ئەوروپایە یا ئەو وڵاتانەی کە احتیمالیان لەسەر غازی ئۆکرانیا و ڕووسە کە لە ئۆکرانیاوە ئەمان لەم حاڵەتە ئەمەیان کرد کە زەخت بخەنە سەر عێراق تەنفی بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی جێبەجێ نەکرێ
و پەکەکەیش دوور بخەنەوە لەو منتیقە وەکو خۆیان ئەڵێن بۆ ئەوەی نەتوانن ڕێگری بکەن لە مەسەلەی فرۆشتنی غاز و بردننی واتە مەبەستە سەرکێکە غاز و نەوتە بەڵام پەکەکە بنکە و بارگەکانی پەکەکە کراوەتە هۆکارێک بۆ هێرشەکە کراوەتە حوجەیەکە کە خواوان مەعسکەری هەرە گەورەی تورک لە باشیەقەیە لە باشێکە لە بامەڕنێ لە شیلازێ لە شوێنە تەختایەکانە ئەو شوێنە تەختایە نەخۆ پەکەکەی نییە پەکەکە لە لووتکەچیەکانی قەندیل و زاگرۆز و خواکوورکە شەڕی پارتیزانیەکەن ئەم هێزەی بۆ چیە؟ ئەم هێزە بۆ ئەوەیە کە چۆن دەرفەتێ بدۆزنەوەی سەر شەڕی ئەمریکا و ڕووسە ناتۆ و ڕووس هەموو چوون بە گژیەکە شعبی ئۆکراینیا و دەوڵەتی ئۆکرانیا بوون بە قوربانی ئەو شەڕە عالم مەشغوڵە بۆ مەسەلەوە ئەمەنیش دەرفەتێ بدۆزنەوە بۆ هاتنە ناو نزیک بوونەوەی لە سەرچاوە خاچ سەردانی مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەت تا چەند پەیوەندیدارە بە دوایین هێرشی سوپای تورکیا بۆ سەر ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان سەردانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لەندەن علاقەیەکی مباشری هەیە بە مەسلەی غازەکەەوە بۆ تورکیا محکەمەی بۆ لەندەن بۆ پێشتر بۆ تورکیا بۆ ئەمارات ئەنجا بۆ لەندەن محکەمەی ئیتیحادیە خۆ دەزانێ و بڕیاری وەرگرتووە ئەم بڕیارە ئێستەش نەبێ لە حاڵەتێکی ترا یا لە زروفێکی ترا ئەبێ تەنفیز بکرێ تەنفیزەکرێ چۆن تەنفیزەکرێ بە واستەی بە قووەت بەهێز تەنفیزەکرێت چونکە ئەمان لە ئیزاعەکانەوە لە میدیاکانەوە ڕەدیانانەوە نەک بە ڕسمی نابە منەوە یعنی ئیتیمامیان ناوە قەزیەکە ئەوەندە پێتان وایە حکوومەتی هەرێم ناتوانێت بە ڕسمی وەڵامی باتەوە بڵێ ئێمە ئەو بڕیارە نیاندایەوە لە میدیاکانە وەڵامیاندایەوە ئەخۆ هەمووی جۆمان لێبوو چیان و تووچیانەوە ئەم سەردانەی بە تایبەتی بوو بەریتانیا بەهوەیە لەوێ معهدی ناوەکەی بە ئینگلیزی سە لەبەرم نییە ئەو معهدە کە قەزایەی دووەلی قەزایە نەوت کێشانی کە علاقەی بە نەوت و دەرهێنان و کە شەڕی لەسەرە لە بینی دەوڵەتەکانە ئیشیان ئەمەیە تەنها ڕێگەیە ئەم لەوێ ئیسیشارەی بەوان کردووە خۆ هەرەوە نییە چۆ لا سەرۆکی ڕێز وزراوە وەزیری فڵان و وەزیری فڵان لەوێ لەگەڵ ئەوانە دانیشتوون ئیسیشارەیان پێ کردووە کە چۆن مەخرەجێ بدۆزینەوە بۆ قەراری محکەمەی ئیتیحادی تەنها مەخرەج ئەوەیە ئەم نیزامی کە ئیستا لە هەرێمی کوردستانەیە پێڵێن فیدرالی ئەم نیزامە بکرێ بە کۆنفیدرالی کە بوو بە کۆنفیدرالی لە قانونی کۆنفیدرالیە حکوومەتە مەحەلیەکان و حکوومەتە هەرێمیەکان دەسەڵات و سەلاحیەتی ئەوەیان هەیە کە تەسەڕف بکەن بە سەروەتی سەرزەمین و ژێرزەمینی سامانی ژێرزەمین و سەرزەمینی ئەو هەرێمە یا ئەو ئیدارەی کە تیاکرێت ئەوان هەندێک ڕێگەیان پیشانەوە یەکێک لە ڕێگەکانەوەیە کە ئەم کۆد فیدراالی هەنگاوی بلێ بەرەو کۆنفیدرالی ئەنجا ئەمەش ئیشیەوێ ئەمە لەکوێ ئەم بڕیارە درێ لە پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق ئەو تەحالوفەی کە وەکو وا باوە سەدر و حەلبوسی و بەرزانی پارتی و هێزە سونیەکان و مقتەدا سەدر ئەوانە تێک نەچێ وەکو خۆی بمێنێتەوە بتوانن هەندێک گروپ یا هێزی تر لە ناو پەرلەمانە بەلای خۆیان ڕابکێشن ئەکسەریەتێکی گەورە دروست بکەن لە پەرلەمان پاژەوەی کە حکوومەت هەڵبژێرا و سەر کۆمار هەڵبژێرای و جارێکیکە ئەتوانن بڕیارێک بدەن گۆڕینی سیستەمی فیدرالی لە هەرێمی کوردستان بکەن بە کۆنفیدرالی لەو کۆنفیدرالیە ئیتر قیمەتی محکەمەی ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی قیمەتی دامێنێ یعنی قووەتی تەنفیزی دامێنێ جێشی عێراقی یا هێزی چەکداری عێراقی ناتوانێت تەنفیزی ئەو بڕیارە بکە بەهێز سە خەریکی ئەمە مەقابلی ئەمەش تەوان ئێران هاتووتە سەرخەت رووسیا هاتووتە سەرخەت و لەم لایشەوە یەکێتی نیشتمانی لەگەڵ ئەو بڕیارە نییە کە ئەو
غازەی هەرێمی زۆنی سەوز بە تاگڕەوی ئیتیفاق بکرێت لەگەڵ تورکیا و لەگەڵ خلیج و لەگەڵ وڵاتەکانە و ببرێ و بفرۆشرێ ئەبێ ئەمانیش ئەبێ ئەگایان لێبێ لە بڕیار لە قەرار لە گفتوگۆکان چۆن کراوە چۆن نەبووە و حسەی خۆیان هەبێ چونکە ئەسڵان غازەکە چی لێ چاوەڕوان نەکرێت قواری هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەبات هەم بڕیارەکەی دادگای فیدراڵی هەم جێبەجێ نەکردنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەم هێرشی سوپای تورکیا کە لە ئێستادا وەک باز دەکرێت کە مەبەستی نەوت و غازی هەرێمی کوردستانە کە کۆنتترۆلی پەولەسی بەسەرا بگرێت ئەمە تاخوای شەڕێکی گەورە دروست بێ تاخواکرێ شەڕێکی ئەهلی دروست بێ تاخواکرێ ئەو تەحالوفەی سەدر و هەلبوسی و بەرزانی تێک بچێ یا گەورە بکرێ یا بچوو بکرێتەوە تاخواکرێ ئەم هەرێمەی ئێمە کە حکوومێکی فیدرالیەکەن بێتەوە بە دوو ئیدارە ئەوان هەتا ئێستا مسرن لەسەرەوەی کە ئەوەی اتفاقی غازە ئەبێ لەگەڕ ڕێگەی تورکیاوە و بەو شێوەیە کە کردویانە ئاوا جێبەجێ بکرێت چونکە وەزیری وزەی تورکی لەو ڕۆژانەوتی ئێمە بۆریەکانمان هێناوەتە ئیبراهیم خەلیل کوردەکانی ژەبێ باقیەکەی جێبەجێ بکەن لە لای خۆیان یانێوان ئامادەکاریەکە ئاوا بەسەریایی کراوە تەوەقعەکە چیە کرێ نزیکترین شت کە تەوەقعەکەم شخصیەن تەوەقعەکەم ڕووبدا دوو ئیدارەیەکە بێ بە ڕسمی ئەچەنی سە شکریە دوو ئیدارەکەی هەیە لە واقعە لە ئیبراهیم خەلیل لە دێگەڵە بەو لە ئیدارەیەکە لێرەوە ئیدارەیەکی تر و سیاسەتێکی تر تەوەقعەکەم بێ بە ڕسمی ئەمان ڕێیان وایە ئەبێ لە ڕێگەی سۆمۆ ئەم تەعاملە بکرێ و حکوومەتی هەرێم یان ئەو ئیدارەی زۆنی سەوز تعامل بکە بە ئیتفاق لەگەڵ حکوومەتی مرکزی لە ڕێگەی سۆمەوە حەق هەیە و مەشروعە ئەگەر نەوت و غاز بفرۆشن و بە هەر وڵاتێکی بفرۆشن چونکە تا ئیسەیش هەر بە قاچاقی ئەفرۆشێ کە بە قاچاقی ئەفرۆشێ نسبەتێکی زۆر کەم ئەکەوێتە دەست کاربەدەستانی هەرێم و حکوومەتی هەرێم وەکو ئەوانیش کە باسەکەنەوە برادرانێکە لەو مەجالە مختصن و بە شوێن ئەو مەسەلانەچن مەبلەغێکی زۆر کەمەکەوێتە دەست دیار ئەبێ کە ئەچێتە خەزێنی حکوومەتی هەرێم و ئەویتر کەس نازان هەنی ئەمە نەبووە لە تاریخە کاکە تۆ 20 ساڵ نەوت فرۆشی دوایی 18 میلیارد قەرزار یعنی تۆ 20 ساڵ تەماتە بفرۆشی سەربەتێک شتێکی دیارە بێ توانی خانوێکی پێ ئەتوانی ژیانی خۆتی پێ بەڵێ مامۆستا پێتان وایە ئەم هێرشەی ئەم جارەی سوپای تورکیا جیاواز لە هێرشەکانی دیکە بۆ تێکدانی تەواوەتی قواری هەرێمی کوردستان بێت ئەگەر بەردەوامەوەی ئۆکرانیایەکی دیکە لە هەرێمی کوردستان ئۆکرانیا لە هەرێمی کوردستان احتیمالە خۆ شەڕەکە ئێران زۆر بەجددی لەسەر خەتە ئیتر لەوە زیاتر ساڕۆخی بالیستی پێوانە ئەوە ئینزار بۆ ئەو ئیتفاقی غاز و خۆیان ئەڵێن و رووسیا کە هاتوۆتە سەرخەن من بیستم رووسیا بە مەسئولێکی گەورەی زۆنی سەوزی وتۆ توێتی ئێوە چۆن شتی واکەن توێتی ئەوروپا 100 کارتی هەیە دژی رووسیا بەکارهێنێ ئێمە یەک کارتمان هەیە تەنها غازەکەیە ئەتانەوێ ئێوە ببن بە ئەڵتەرناتیوی غازەکەی ئێمە قوبولی ناکەین دوایەوە ئێستا زۆر خۆبەرا و مؤسساتی ڕووسی لێرە ئیشەکەن لەم زۆنە بە شوێن نەوتاگەرن و تەنقیبەکەن و نەوت ئیخراجەکەن و ئیتفاقی کرا ئیتفاقە کراوە سەر حکوومەتی هەرێم و ئیدارەی سەوز و زرد هەمووی متتەفق بن لەسەرەوە ئەمانە بێ هەمووی بەهاڵ بۆشێتەوە رووسیا چۆنە مەقبوڵەکە خاستە لەم وەختە کە ئەوان پێویستیانە ینی زەربەیەکی گەورەی ئابووری لە رووسیا و لە ئێران دەدرێت ئێتان وایە بەردەوام بین حکوومەتی هەرێم بەردەوام بێت لەم هەڵوێستەی کە بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکات لەلایەن تورکیا و لەلایەن ئێرانەوە هاوشێوەی ئۆکرانیا لێبێت قواری هەرێمی کوردستان من ترسی ئەوەمە من خۆم تەوەقعەوەکەم دوو ئیدارەکە دروست بێتەوە ئەو لە تەرەفی تورکیاوە ئەم لە تەرەفی ئێرانەوە ئەگەر هەر شتێکیش ڕوو بدا لە بینیانە ئێمە بین بژێرەوە ئەفریقینەوە تەماتە حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسی کوردەکان
بێدەنگن لە کاتێکە هاوڵاتیانی سەر سنوورەکانی هەرێمی کوردستان نیگەرانن لەم هێرشانی سوپای تورکیا. ئەمڕۆ شتێکم خوێندەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دهۆک هاوارەکە ئەڵێ ئەمە بۆ داگیرکردنی کوردستانە ئەو تەیارانە ئەو غازایە ئەو بۆمبانێکەی هاوێژن ناوچە زەراعیەکان ئەو غازانەی کە بەکاریان هێناوە هەموو زەراعەتی ئێمەی فەوتان و هەدەفی حکوومەتی تورکیا داگیرکردنی کوردستانە بە شەڕ و بە هەموو شێوەیەک. ئەمە لە جەرگەی زۆنی زەرد ئەم قسەیە کرد. ڕاستە کاکە جامیعەی عەرەبی ئیستینکاری کرد، ڕئیسی جامیعەی عەرەبی ئیستینکاری کرد و هەڕەشەیشی کرد کە ئەبێ شەڕ بوو ئەستێ ئەبێت تورکیا پاشە کشێ بکە. حکوومەتی مەرکەزی عێراق هەرچەند بە قەناعەتی من ئەوان ئاگادار بوون لە هێرشەکە و تەنسیقیشیان هەبە و لە بارەی هەواڵگری و تەبادولی معلومات و یارمەتی تورکەکانیان ناوە. چی هاوکاری تورکەکانی داوە؟ حکوومەتی مەرکەزی چونکە لە عینی وەختا ئەچی سەبارەت جەیشی عێراقی کوردیەکان کە ئێستا باسی ئەوەژە لە عینی وەختا کە ئەوان هێرشیان کرد و ئەو هێرشە بەردەوام بوو ئەوانی شێریشیان کردە سەر شنگاڵ ئەو هێزە چەکدارانی کە لەوێ هێزی یەزیدخانی پێڵێن کە لە دوای ئەم گۆڕانکاریە دروست بووە و هێزی پاراستنی شنگاڵی پێڵێن هێرش کردە سەر و خەریب و شەڕی گەورە ڕوودا و ئیتر وەستانیە. یعنی تەنسیق هەیە لە بینی حکوومەتی مەرکەزی لەگەڵ هەندێک لاینی کوردیش لەگەڵ هێرشەکە. عەرەبەکان ئیستینکاریان کرد، حکوومەتی مەرکەزی عێراق ئیستینکاری کرد، سەدر بەیانی دەرکرد و هەڕەشەی کردو کە قوبوڵ نییە عێراق وڵاتێکی خاوەن سیادەی و سیادەی پێشێ لەو احتیلال کراوە. مالیکی قسەی کرد کە کەسایەتی تری عێراقی لە دەرەوە لە ناوە قسەیان کرد، بەڵام بەداخەوە پەرلەمانی هەرێمی کوردستان کە چاویان لە تەیارەکان هەیە هەڵەفرن، گویان لە بۆمباکان هەیە کە ئەتەقێتەوە تا ئیستا بێدەن. بەڵام و میلەت هاتەوەتە سەرجاتەیە سەرجادە سوسیال میدیاکان خوێنەوارەکان هەموو هاوارەکەن و داوای وەستانی شەڕەکەن و داوای پاشەکشی هێزی تورکیا. حکوومەتی تورکیا ئەڵێت ئەم هێرشەمان بە هاوکاری هاوپەیمانەکانمان لە باشووری کوردستان ئەنجام داوە. هاوپەیمانەکانی مەبەستی چییە؟ خۆی پێشەوەی هێرشەکە بکەن لەگەڵ هێزە کوردیە سەرەکیەکانی باشوور قسەیان کردو کە ئێمە هێرشێکی واکەن. ممکنە ڕێی جیاواز هەبوو بێ لەم هێزانە بەرامبەر بەو هێرشە و بەرامبەر چوونیەتی هێرشەکە و حتمان هەبوو. ئێرانیان ئاگادار کردو، ئێرانیش ڕێیتری هەبوو، ئێران داوای کردو و توێتی ئێمە لە وەختێکە هاریکاریتانەکەن هەچی ئۆپۆزیسیۆنی ئێرانە لە کوردستان و لە هەریم دەریان کرد. یعنی ڕێی مختلف هەبووە کە ئەوان دایان کردو، بەڵام ئەوان خۆیان ئەڵێ ئێمە بەشێک لە کوردەکان داوایان لێ کردوین بمان پارێزن. ئەمە قسەی ئەردۆگانە لە پەرلەمان. بەشێک لە کوردەکانی شیمالی عێراق داوایان لێکردن بیان پارێزن مەقابلی ئەوە ئێمەش نەوتیان لێوەرەکەن. چ لایەنێک بە دیاریکراوی؟ وەڵی تر دیارە خۆخە خەموو زانانی لایەنەکانی دیکە بۆ بێدەنگن. لایەنەکانی دیگە منیش گوتم پەرلەمان بۆ بێدەنگە، حکوومەت بۆ بێدەنگە، حکوومەت بۆ بێدەنگە، حیزبەکان بۆ بێدەنگە وەکو حیزب بێنە سەر هەلەقل بەیان دەرکەن وەکو جامیعەی عەرەبی کە ئەوەندە خەتەری هەرێمی کوردستان هەیە کە ئەڵێن مالێکی دوژمنی کردووە واوە ئێوە یەکەم کەس بکە بەیانی دەرکردو بە تونگی ئەڵێ بێم هێرشە زوڵمە شیمالی عێراق ئەسووتێ هەرێم ئەسووتێ خەڵکە کوژرێ باخ و باقاتیان تیاچ و سەروەتی زەراعی و حیوانیان تیاچ و باشە ئەمانش بەیانێ دەرکەن بەڵێن شتێکی باش. سەبارەت بە هەڵوێستی حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی بەیانی دەرکرد و هەڵوێستی خۆیان ڕوون کرد، ئیستینکاریان کرد و هەڕەشەیشیان کرد. سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد ئەمین پێنجۆنی سیاسەتمەدار لە کاتمان گرتی. سوپاس بۆ ئەم دەرفەتی کە بە ئێمەت بەخشی.
سوپاس بۆ بینەرانی شارپرێس کە بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ.